سڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم بەهۆی گۆڕانی کەشوهاو ئەو دۆخەی کە ڕوبەڕووی جوگرافیای جیهان بۆتەوە لە ئێستادا و هەروەها نەبوونی بارانی پێویست لە 2 ساڵی ڕابردوودا وای کردووە کە گرفتی ئاو کەمبوونێ ئەو لە هەندێک ناوچە بەتایبەتەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەیە ڕێژەکە بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر کەمی کردووە لە نێوترین لێدوانیشیدا کە بەڕێوەبەری ئاوی بەنداوی دوکان دەڵێت ئاوی دەریاچەکە بەراورد بە ساڵی ڕابردوو 3 مەتر دابەزیوە. بۆیە بەپێی هەموو ئەو ئاماژە پێدراوانی کە هەیە و شارەزانی جیرۆجی ئاماژەی بۆ دەکەن ئەوەی کە هەیە و ڕوو دەدات ئەگەر بەپێی پلانێکی زانستی تۆکمە ڕێگەی لێ نەگیرێت دوور نییە کە لە داهاتوودا مەترسی گەورە لەسەر ئاسایش و داهاتی ئەو لە هەرێمی کوردستان دروست ببێت. ئەمە لە کاتێکدایە تا ئێستا وەزارەتی کوشتتوکاڵ کە معنیە بە پاراستنی ئەو تا ئێستا پلانێکی تۆکمەی زانستی وە نییە کە یاسایەکە بێ بۆ پاراستن و ڕێخستنی ئەو ئەمەش بێگومان پێچەوانی ئەو ستاندارد و بەرنامەجییانەیەکە لە دنیا کاری پێدەکرێت بۆ پاراستنی سەرچاوەکانی ئاو وەک دارامەتێکی نیشتیمانی لە هەر گەلوونەتەوەیەکدا. پرسیارەکە ئەوەیە چی کراوە بۆ چاکردنی دۆخی ئاوە لایانی کەم ئەو ئاوەی کە ئێستا هەمانە دەستی پێوە بگیرێت و ئەگەر گرفتی وشکە ساڵی ڕوبەڕووی ئمە بوو بتوانین کە لانی کەم پێداویستی ڕۆژانی هاوڵاتیانی پێدابین بکرێت. ئایا ڕوئایەکی وە بەرفراوان ئامادە کراوە کە خزمەت مەقەزیە بکات ئەو دۆخەی کە ساڵی ڕابردوو ڕوویدا واردە لەم ساڵیشدا دووبارە بێتەوە پلانی نوێچی هەمومان دەکەمەتەوەرێک و گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک سەربەز ئەسمان بەڕێبەری ئاوی سلێمانی دەکەم. کاک سەربەز سپاس بۆ ئەم دەرفەتەوە بەخێر بێت. سپاس بۆ بەڕێستان و بۆ بینەرانی KTV. لە نزیکترین پرسیارەوە دەست پێ بکەم ئێستا حتمما لە وەرزی باران بڕیان لای ڕێژەی ئاستی ئاو بەراورد بە ساڵی ڕابردوو هەمان ئاستا کەمی کردووە زیادی کردووە دەتوانین بڵێن یعنی ڕێژەکە لە شێوەیەکدایان لە ئاستێکدایە کە مەترسی بۆ گرفتی ئاوی دانیشتوان دروست نابێت. سپاس بۆ ئەم دەرفەتە ئەمە بەنسبەت بارانەوە ئەگەر لەوە دەست پێ بکەین ڕێژەی بارانبارین ئەم ساڵ هێشتا لە چاوپارە چەند میلیمێکی کەمی فەرقە واتە ئەم ساڵ کەمتر باریوە لەپار و نەگەیشتۆتە نیوەی پێویست کە 600 میلیمە لە ساڵێکە بۆ شاری سلێمانی و دەوروبەری کە ئەو ڕێژەیە بە زانستیانە دانراوە. بێگومان ئێمە بینیمان لە سەرەتای بارانبارینەکەەوە خۆشببختانە ئەم ساڵ فترە بارینەک بەخۆر ڕاستە یەکجار بەخۆر باری ئەوە بۆ هەنێ یەک دوو جار کێشەشی دروست کرد لە هەنگێ بەشی پارێزگاکانی کوردستان. ئەمە بۆ ڕیچارجکردنەوەی ئاوی ژێرزەوی وەکو جیۆلۆجیەکان من لە دایرە بێگومان بەشێکمان هەیە کا گفتوگویان لەگەڵاکەین ئەمە کارێکی باشە بەڵام ملاحەزە بکە دیسانەوە ئاوی ژێرزەویش زووتر ئینحیسارەکەواتە زووتر ئاستەکەی دابەزێ بە پێوانە لەگەڵ ساڵێکە ئەگەر حدودی با بڵێن 500 بۆ 600 میلیم ببارێ لەبەرەوە مەترسی لەسەر ئەوەی هەیە ئەوەش هەیە کە ئاوی ژێرزەویش ئەو ڕیچارجەیە ئەو تێربوونەوەی کە بووە زۆر بە پێویست نەبێت و ئێمە دائیمە یەکێ لەو مانگانی کە زۆر احتیمادیەکەی نەسەر لە هەرێمی کوردستان مانگی نیسانە باشە بەڕاستی کە بارانی باشە بارێ و زیاتر با بڵین ئاوی سەر زەوی و ژێر زەویش هەردووچیان ئیسفادەی لێکن. جەنابیشی لە قسەکانتە ئاماژە و بە بەڕێوەبەری ئاوی بەنداوی دوکان کە 3 مەتر لە ساڵان کەمترە لەبەرەوە ئێمە ئەبێ ترسی ئەوەمان نابێ بۆ سلێمانی مەسەرەن ئاوی خواردنەوە بەڵام لەگەڵ ئەوەشە دەست پێوە نەگرتنی بێگومان ساڵ لە دوای ساڵ چکە ئەم وڵاتانی ئێمە لەوە ئەچێ شەرقی وسەد بەگشتی و کوردستان مالەسە بە تایبەتی ئەو شوێنانن کە ڕێکخراوی نێودەوڵەتیەکان بە مەترسیدار ناویان بردووە کە بەرەو بە بیابان بوو نەچن لەبەرەوە تۆ ئەبێ حساباتی خۆت ڕاگری باشڕاستی ئاوی ژێرزەوی و هەروە ئاوی سەر. وەڵاوە پرسیارێکی گرنگە یعنی بۆ نمونە ئەوەی کە لە ئێستا ڕوودەدات لە کەشوهەوای جیهان بە تایبەتیەوەی کە پەیوەندی بە کەمبوونەی ئاو و گۆڕینی ڕێڕەوی ئاو هەیە بە تایبەتی لە ناوچەکانی جیهان و خۆشمان بەشێکی لەم هاوکێشەیە گرفتەکە نەبوونی بارانی پێویستە لە کاتی خۆیان یاخود خراپەکانێنان ئێم ئاوەیە بۆیە وای کردو یەکجار گرفتەکە بەم زەقێ بەم ئاستە فراوانە دەرکەوێت. هەردووچێتی ئەو ئیدارەدانی ئاو ینی زۆر جار ئێمە لە کۆبوونەوەکان و کۆنفرانسەکان کە بازەکری ئاماژەیرێ تورکیا تووڕێ لە ئیدارە نەدانی ئاوی عێراق ینی
ئەو کەمیە ئاوی کە بەری ئەیرێتەوە ئەگەر ئیدارەدانێکی زانستیانی بۆ بکرێ، چونکە بیری نەچی ئێمە زۆربەی سەرچاوە ئاویەکانی ناو خۆشمان سەرچاوی خراپ نین. ئێمە هەرەڵین مەسەلەن دراوسەکانمان دەست ئاومان لێگرنەوە ڕاستە، ئەوان حەقی خۆیانە سیاسەتی وڵاتی خۆیان و میلەتی خۆیان چۆن دابڕێژن، بەڵام بە ڕەچاوکردنی یاسانی و دەوڵەتەکان کە نایکەنەوە. ئێمە بەشێکی لەم سیاسەتە ڕۆڵمان هەیە. بەڵام ئێمە لێرە خاڵێک هەیە کە لە شانسی ئێمە نییە، بەڕاستی ئەمە ئیشی حکوومەتی ناوەندە. ئەو سەلاحێتە و گفت و گۆیانە کە ئەکرێ لەگەڵ وڵاتانی دراوسێ و بەستنەوەیان بە هەنگێ شەرت و شروتەوە کە بتوانەوە ئەوەی پێویستە دابین کرێت دابین کرێت. بۆ نمونە ئێمە ئاوی دوکان نزیکەی لە 150 بۆ 60 سەرچاوەکانی ناوخۆییە، لە 140 دەرەوەیە، بەڵام دەربەنی خان بە عکسەوەیە دا بابزاندا نزیکەی لە 140 ناوخۆیە 160 ئێرانە. جمهوریەتی ئیسلامی ئێران دەستی کرۆ بە دروستکردنی کۆمەڵی بەندا و گۆڕینی ڕێڕەوی ئاوەکان، مەسەلەن ئێستا لە جاتیۆی بێتە ناو سازانەوە بردوێتەوە بە سەر پێڵی زاوە بە تونێل بە دەیان کیلۆمەتر تونێل و چەناڵی لیاوە ئاوەکانی نەک ناهێڵێ کەمی کاتەوە. ئەو گرفتەیەتیش هەرەی باتەوە ڕوونە ئەو گرفتەی کە ساڵی ڕابردوو پێما بێ لە دیوی ئێران بۆ ئاوی دەربەندی خان دروستکرا بە تایبەتی لە گرتنەوەی هەندێک سەرچاوە. ئەم گرفتە تا ئێستا شەر بەردەوامە کاک ئێستا بەس تا ئێستا ئەگەر نەخێر ئەگەر بێتیش زۆر کەمترە لەوەی کە متتەفقا لە ئینتەرناشناڵیان یعنی عالەمیەن ڕوونە کەمتر ئەینێرێ ئەو و عزری خۆشی هەیە بێگومان، بەڵام حکوومەتی ناوەندیش من نازانم هەنگێک کۆبوونەوە کرا نەتیجەی چییە و لەگەڵ تورکیاشە بە هەمان شێوە. تورکیاش با بڵێن ئاوی زۆر گرتوێتەوە و ئاوی پێویست بە پێی ئیتیفاقاتی نێودەوڵەتی ناینێرێ بۆ عێراق. حکوومەتی عێراق ئەو قووەتەی هەیە کە ئێران ناچار بکات بەشێک لەم ئەوەی کە ئەوەندەی کە پەیوەندی بە ئاوی هەرێمایەتی و یاسای نێودەوڵەتیەوە هەیە کە بۆ عێراق و ناوچەکانی هەرمی بەرباتەوە، یعنی دەتوانێت ئەم فشارە بکات. بە تەسەوری من بە وەڵام نەدانەوە پشتگوێخستنی داواکانی عێراق لەلایەن هەردوو دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران و تورکیاوە بڕوا ناکەم ئیستیجابیان ئەرێنی بوو بێ بۆ زیادکردنی داهاتی ئاوی هەرێمی کوردستان و عێراقیش بەگشتی، چکە جەناب دەزانی ئێمە خەزانێکی گەورەین بۆ ناوەڕاست و خواروی عێراق. ئەوان اعتیمادی کولیان لەسەر ئەم 2-3 سەدەیە کە ئێمە ئاینەکەی ڕاستە خۆشیان هەیەە، بەڵام ئەوەی خۆشیان هەیەە بەمانی ئێمە پڕەکرێنەوە، چکە بارانبارین دائیمە جەناب دەزانی زۆر کەمترە لە بەپێی ئەو بەشداری کە حکوومەتی عێراق لەم ئاوانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیەی بۆ ناوچەکانی خۆی بە هێندەی ئێمە بەشدارە لە چاکردنی بەنداوەکان بە پاراستنی ئاوە تەخمینکردنی بودجێک بە تایبەتی پێم وابێت چەند بەنداوێکە لە هەرێمی کوردستان بڕیار بۆ دروست بکرێت. ینی عێراق ئەمە هاوبەشی هەیە لەگەڵ ئێمە؟ من نازانم لێرە گلەیی بکەین لە حکوومەتی ناوەند بۆ نمونە لەم بیناوتیان 4 شەریکەیەکی سینی بە ئیتیفاق لەگەڵ حکوومەتی هەرێم 4 بەنداوەکە لە خواروو وا بڵێن لە پەرلەمانتارەکانی خواروو ناوەڕاست توو ڕەبوونێکی و ئەمە نابێ ببێ با بڵێن حکوومەتی ناوەند بکرێ و ێ باشە با حکوومەتی ناوەند چەند ساڵە دەیان پرۆپۆزەڵی بۆ نێراوە لەلایەن ئەوەی من بیستومە باشە لەلایەن بەڕێوەبەراتی گشتی بەنداوەکان وەزارەتی کشت و کاڵکە مختەسە بە بەنداوەکان بۆچی هیچ ئەنگاوێکی نەناوە مع العلم هەموو دڵۆپە ئاوێک کە خەز نەکرێ لە 130 بۆ حکم بۆ هەرێمی کوردستان ئەگەر مقارنەشیکەی لە 170 بۆ جنوب وەسەتی عێراقە بۆ ئەو مشهور بخوا زیاتر لەوەی کە لە حکوومەتی هەرێم مشهور بخوا کەواتە فشارەکانی ئێمە جددی نەبووە بۆ ئەوە زیاتر باشە کەواتە فشارەکانی ئێمە جددی نەبووە بۆی حکوومەتی عێراق وا مامەڵە دەکات یاخود چۆنەڵێ ئێمە ئەم سامانە گرنگە نیشتیمانی ئەوە یعنی نەتوانەوەکو پێوی سوودی لە وەربگیرێت وە بەردراوەتە بە ناوچەکانی خواروی عێراق چۆن فشارەکە بۆیە بێمنێتە ئەمە لە ئیبتیداییە دەرسێکمانە خوێن گورگەکە لەسەرەوە ئاوەکەی لێڵە کرد خەتای مەڕەکەیە گرێگ و باوەکەم بۆ لێ لێڵەکەی باشە لەبەرەوە ئێمە بەشێکین لە حکوومەتی فیدرالی عێراق حکوومەتی فیدرالی عێراق مەفروزە پلانە استراتیجیەکانی بەدهاو هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمە باسی ئەوانە بکە و ئیشی بۆ بکە و بودجێ بۆ دابینکە نەک ئەوەی کە پشتگوێ بخاو لە کاتی نەبوونیشە محاسبەی بکە ئەمە دیفاعنیە لە حکوومەتی هەرێم چکە حکوومەتی هەرێم خۆشی کەم تەرخەمە لە زۆر شتاکە بە نیسبەت ئاوەوە تا ئێستا جەناب ئامژۆپیا یاسایەکی پاراستنی ئاو نییە
سیاسەتی ئەو نییە. ڕوونە من هەردیە مەسەرم بابەتە بە تایبەتی دەبێت حکوومەتی هەرێم لەو شەڕە جیهانی کە بەرامبەر بە ئەو دەکرێت دەبێت چی بکات تا ئێستا ینی بردێکی زانستیمان هەیە تایبەت بە پاراستنی ئەو لە هەرێم نەمبیستوە لەسەر مستەوای ئەنجومەنی وەزیران هیچ شتێک لەو بارەیەوە نییە کە مەفروزە من پێش کۆبوونەوە کە عەرزم کردی باشە لە زۆربەی حکوومەتەکانی دنیا ئوردون کە تۆزێک کەم ئاویەوە ناڵێنی هەر لە ئەساسیەوە ئوردون ئاوی کەمە ڕوونە مەسەلەن سوڵتەیەوە بە شتێکی دروستکە بناوی سوڵتە تلمیە کە ڕەبتە بە جەنابی کینگی با بڵێن پاشای ئوردون و سەرۆک ئەنجومەنی وەزیران بە هیچ کەسێکەوە ڕەبت نییە و هەموو مدیر ئاوی محافەزەیەک بە پێی گەورە بچووکی دەستی واڵایە بۆ واژۆکردنی عقود بە مەلاین دۆلار لەبەرەوە ئێمە نەک بردی ئاومان نییە لەسەر ئەوەنەی کە من ئاگام لێبێ من بۆ لەسەر ئاستی پارێزگا مەسەن بردی چالاکیە شاراوەکان مەسەلەن تۆ بۆری ئاو هەیە بۆری مەجاری هەیە ئینتەرنێتەکانە هەیە بۆری کارەبا هەیە بۆری غازە هەیە لە مستەقبەلە ئەگەر ببێ تۆ هیچی پلانێکە هەیە بۆەوە تا ئێستا هەر دایرەیە بە هەوەسی خۆیەتی ئەو بەسەر مەجاریایی بە مەجاری بەژێر ئاوایی بە بەسەر ئاوایی بە کارەبا بەسەر بۆری ئاو بە عمودی ئاو لەسەر بۆری ئاومان هەیە بە دەیان شوێن بەس کاکسە بە لە ساڵی ڕابردووە باشە ینی بۆ نمونە موشە ساڵی کە لە ساڵی ڕابردوو ینی دروست بوو کۆمەڵە کۆنفرانس کۆمەڵە دیبیت کۆمەڵێک ینی چالاکی و جموجۆ لەسەر ئاستی وەزارەتی کشتتوکاڵ و حکوومەت خۆی هەبوو بۆ ئەوەی کە لانی کەم ڕێگەیەکی باشی زانستی بۆ پاراستنی ئاو لانی کەم ئەوەی کە هەمانە ینی بمێنێتەوەکو خۆی ینی ئەمانە نێکردە ئەوەی کە هەنگاوێک بنرێ من ئەگەر عەرزەکەم پێشبینیمان نییە ئیتر بەهۆی ئەوەی کە مەشغوڵی بودجە و موچە و نەوت و کێشە ناوخۆیەکانمانین یا لەبەرەوەی فشارە نێودەوڵەتیەکان و دەرەکیەکانە حکوومەتی ناوەندە کۆمەڵی فاکتەر هەیە بەڵام تۆ ئەبێ پێشبینی بە تایبەتی ئاو یعنی هیچ شتێک وەکو نییە مەجای تیانێ خۆی ژینگە عیبارەتە لە خاک ئاو هەواکەشی پیس بۆ ئێستا ئەبینی ئەو خۆڵبارینە لە ساڵی 2050 واتەوە قوعکرێت لە ساڵێکە 300 ڕۆژ خۆڵ ببارێ یعنی تۆ حسابی خۆکە کەواتە ئاوی زیاتری شتێ و کاتە چکە هەموو شتێک کە پیس بوو ئاوی زیاترێکە خۆڵایی بوو ئاویکەواتە ئاو ئەساسی ژیانەکەتە بەڵام ئیهمال کراوە لە وڵاتە پەرتەوازەشە کەواتە ئەم پێشبینێت دەبێت چی بێت دەبێت چۆن بێت حکوومەت هەی بێت بۆ پاراستنی ئاو حکوومەت یەکەم هاوهەماهەنگی لەگەڵ حکوومەتی ناوەندە بۆ زیادکردنی داهاتی ئاوی دراوسەکانی وەکو تورکیا و ئێرەمە جمهوریەتی ئیسلامی ئێران حکوومەت دەبێت سیاسەتی ئاو داڕێژێ ئەبێ پەرتەوازەی ئاو یەک خاتەوە بە شێوەیەک ئەبێ ڕێگەی ئاودان ئەپی پێویست تۆ ئەبێ سیاسەتە هەبێ پێشوەخت کە لێو قەومە جێبەجێکی من بەستە ئێمە تا ئێستا نازانین بە ڕێی جەنابە وشکە ساڵیە وشکە ساڵیە بێ منەڵە مشکە ساڵیە بەڵاو جێگەی پرسیارە بۆ من وشکە ساڵیە من هێڵم مەسئولیشم لەو قسەیە درەکانی بەتەواوی دەرکەوتووە لە ١٠٠ وشکە ساڵیە کوا پلانەکانمان بۆ ئەوەی بەرەنگاری بەس پێدوانیە لە چاو ساڵی ڕابردووە تۆزە هێواشترە یعنی وا لە بەرچاوی خەڵک وێ ناکراوە ئایا تەسەوری من بگەینە گەرماکە و ئەم خۆڵبارینە بەردەوام بێ من پێشبینی باش ناکەم تەسەوری من یا خواژوانە بێ من لە کۆی قسەکانی هەموو باشە پەرەمیتەرەکان بە هەموو ئەو نیشانانەی کە هەیە لە بەردەستمانە یەکەم کەمی بارینی باران دووهەم سەوزایەکان سێهەم ئاوی ژێرزەوی کە ڕاستە ڕیچارجێکی باش بۆتەوە لە چاو ساڵی پارە بەڵام ئەمە نابێت زۆر اعتماد بکرێتە سەری بەس کاکسە بەزیا بە تۆزە منتەقی بین بەم دەم و دەسە ئەمانە دەکرێت خۆ بۆ نوێ پاراستنی ئەو یەکەم هەنگاوی ئەوەیە کە بۆ نە بەنداوی تر دروستکەیت من لە کاگەرسانەگەر من عەرزێ بکەم لە ساڵی 2002 ئێمە لە UN بووین لە بەشی ئاوەڕۆ کابرایەکی نەوساوی دکتۆر لاوی ناوبوون تام پێشەوەش هەبوو بێ من نازانم بە زۆر بەجددی زۆر شتمان پێشکەش دەکرد وەکو نەتەوەی گرتوەکان بەڵام نازانم هیچ شتێک نەکراوە کە ئێستا ڕاستە یاسای پاراستنی تۆڕەکانی ئاو دەرچووە بەس ئەمیش گشتگیری نییە لە چاو خۆشیە هێشتا مەسەلەن هەر لە ناو یاساکە زۆر شتەیە کە پشتگوێ خراوە مەسەلەن سیارشتنە یاساکە تا ئێستاش تەفعیل نەکراوە با لێرەوەی ئەعلانی کەم تا ئێستا یاساکە تەفعیل نەکراوە یعنی تۆ ئەبێ دیسانەوە کە کێشەیەکی شکانن دوو لە ڕووی جەناب مخالەفە بەستن و دزینی ئاو ئەبێ هەر بە یاسا کۆنەکان بڕۆی کە مع العلم یاساکە نزیکەی ئەوە ئەچێ بۆ نزیکەی ساڵێکە تەفعیل نەکراوە
کە ئێمە ئیشکاری پێ بکەین. بەڵام چۆنێک بێ پێدوانی سەرەتایکی باشە زۆر باشە زۆر باش جۆرێک لە هۆشیاری جۆرێک هەوڵاتی سنووردارکردنی سنووردارکردنیەکی زۆر باشە بۆ وشارکردنەوەیکی باشە بۆ دەستگرتنەوە بە ئاوە. بەڵام ئەمە کافی نییە. یەکەم ئەبێ ئیتیفاقەتە نێو دەوڵەتەکان لەگەڵ حکومەتی ناوەندا لەگەڵ دەرودراوسیا بە دوواداچوونی ورد و پێداگیری، دووهەم کۆکردنەوە لەم پەرتەوازەیە، سێهەم داڕشتنی سیاسەتی ئاو کە هەیە لە پەرلەمانە تا ئێستا پەرلەمان هێنی نەکردووە، یەکەمی بۆ کراوە دووەمی بۆ نەکراوە و بەڕاستی ڕێخستنەوەی داهاتی ئاو لەگەڵ ئیدارەدانی سەرفیاتی ئاو. من لە کۆی قسەکانی شتێک تێگەشتم، ینی زۆر جەختی لەوە کردەوە کە دەبێ ینی بابەتی پاراستنی ئەو کۆ بکرێتەوە. ئەم کۆکردنەوەی مەبەستی ئەوەیە بۆ نمونە چەترێک دەستەیەک دامەزراوەیەکە بێکە لە ئەلف تاکو یای ینی بەرپرس بێت لە چۆنێتی داڕشتنی ئەم سیاسەتە. بالضبط. پاشان ئێمە با هەر نەچین بۆەوەی هەر مدیری ئاو وەزیری فلانی و مدیر عامی فلان. بەڕاستی ئێمە کۆمەڵێک ئەکادیمی زۆر باشمان هەیە لە زانکۆکانە، ئەبووە ئەبێ ئەوانیش بەشدار بن. ینی ئەو بۆردە لە هەمە بەشی یاسایی تیاابێ، بەشی جیۆلۆجی تیاابێ، بەشی ئەندازیارانی تیاابێ، یعنی کۆمەڵێک لە خۆ بگرێ. بەڕاستی جاری وایە لە وڵاتان ئەتیما دەکەنە سەرکردی تایبەتیش ئەو خەڵکانی کە لە بواری ئاوە پسپۆڕیان هەیە شەر نییە مۆزە بن ڕوونە. ینی ئەمانە ئەگەر کۆبکرێتەوە لە بۆردێکە قەراراتەکان یەکخە ئیسە بەڕاستی حتا لە هەیکلێتی ئیداراتی مدیریاتی ئاوە هەیکلێتەکەی ڕاستە بە پێی پێویست نابێ، بەڵام زۆر شتی جیاواسەیە کە ئەبێ دیراسە بکرێ و بە دوواداچوونی بکرێ. بەڕێوەبەتی گشتی خۆشبەختانە ئێستا خەریکی شتێکی وایە ئاگامان لێ، بەڵام مەسەڵەن حتا یەک خستنەوەی ئاو ئاوەڕۆ کە ئەمە خۆی لە خۆیان شتێکی باشە، بەڵام لە پارێزگایەک سەیرەکەی ئەکرێ لە پارێزگای ناکرێ. ئەم دوو دانیە لە جێبەجێکردن و لە بۆچوون و لە داڕشتن و لە تەعامل و تەنفیزە خۆی لە خۆیان ئەبێتە ڕێڕەوی خراپ. سەرمایی مرۆیی بەشەری ئێمە نەقس و کەم و کورتی نییە بۆ ئەوەی کە ئەو گەشت و بەم دۆخەکە ئێستا ینی تێدای باکسەوە ئێمە خەڵکێکی زۆر یان لە شوێنی خۆیان بەکارمانێناوە. بالضبط. ئێمە ینی با بڵێن من جەناب پێ بڵم ڕۆئیا و ڤژن بە نیسبەت ئەنجومەنی وەزیران و بە نیسبەت وەزیرە بەڕێزەکانەوە خۆیان ئەوان کە مەفروزە دای بڕێژن خەڵکی زۆرە. وەسائلی بەشەری لە کوردستانە بەڕاستی مەواریدی بەشەری زۆر هەمانە. ینی من بە کۆنفرانسەکانە زۆربەی کۆنفرانسەکانی زانکۆکان و دەوائیرەی بینم ژینگەی کە خۆمانەیەکەین وەکو وەزارەت خەڵکی زۆر باش و زیرەکەیەوە خەڵ یانی گەردا بنیشی سەیری ئەو داتانە و ئەو بۆچوونانی کە هەیەە بۆ عیلاجی کێشەکان بڕوا بکە ئەڵێ ئەمە حق ئەمانە یەکسەر داڕێژێ و بکرێ بەدەست. وەڵام تاییدی قسەکەی جەناب دەکەم بخۆم بۆچوونی بەشێک لە مامۆسانی زانکۆم بینی و ینی هەمی بۆچوونی مەنتیقی خەڵکی زۆر دقیقە، ینی ئەگەر کاری لەسەر بکرێت دڵنیام دۆخی ئەو باشتر دەبوو. ینی زۆر پسپۆر بڕوا بکەمە یەکێک لە دکتۆرە هەولێریەکان لەسەر سلێمانی با پێ بڵم لەسەر ئینی سلێمانی دیراسەیەکی یەکێک لە کۆنفرانسەکان یعنی خۆی لە خۆیان حەلێ بوو بۆ بەشێک لەو کێشانەی ئاو لە ناو زانکۆی سلێمان زانکۆکان هەمووی بەگشتی. ئەم ڕوئایە ئەم تێگەشتنی کە مامۆسایان و زانکۆ ئەکادیمیەکانی وڵاتە هەیەە بۆ پاراستنی داهاتی ئەوتوانراوە بەستی لە جێی خۆیان سوودی لێوە بگیرێت دێشتا یان دەبێت کاری بۆ بکرێت. نەخێر زۆرمان هەیە، بەس ئێمە ئەمانەوێ ئەم کۆنفرانس و کۆبوونەوە و بۆ چوون و دیراسە تایسە بۆ نمونە ئێمە چەند ساڵان ناڵێنین لە پاییز و لە بەهارە بە ئاوی زەردی دوکانەوە بە بۆنی ئاوی دوکانەوە بۆ نمونە. هەنگی کێشەی ترمانەیە کێشەی با بڵین زۆنەکانە لە سلێمانی بەوەی بەرزی و نەزمی ئەو شوێنانە مەسەن ماڵە بەرزەکان بە عام ئاوی کەم بۆچێت عیلاجی لە ئاوی نادایمە گرفتیان بۆ دروست دەبێ. بەڕاستی ئەمانە لە تۆ بە شتێکی سوچی دانی، بەڵام خۆ تۆ ئەگەر عیلەی ئێمە لە مین ئیشمانە کرد ئەیگوەگەر دەرزیەکی تیاما بێ دەرزیەک ڕەگمینێک ئەو ئەرزە بە پیسە بێ دیسانەوە مەسح کرێتەوە دیسانەوە ئیشی تیا بکرێتەوە تا دەرزیەکە چاک دەرێنی. ئاوی ژوایە ئەگەر یەک ماڵ یەک کەس ئاوی بەباشی بۆ نەچوو کاتە تۆ کێشەوە هەیە ئەبێ بە دوای چارەسەر. بەس ینی زۆر جوان ئەم بۆچوونەی بەڕێزە کاکسەر بەس بۆ نمونە چاکردنی ئاوی ماڵێک کە نمونەیەکی بچووکە بەڕێز باسی دەکەی ئەمە دەبێت بەڕێوبەری ئاوەکان لە پارێزگاکان لە شارەکان یعنی هەستن بەم کارە یاخود ئەرکی کی ئەمە بکات بۆ نەخۆ حکومت نایە ئەمە بکات زانکۆکان ئەبێ دەوری باشتر ببین. خۆ زانکۆش دەبێت لە ڕێ ئێوەمانانەوە یعنی ئەمە بۆمان بەس کردوونەتەوە زانکۆکان بەڕاستی استیجابەی چەوتیان نەبووە. هۆکارەکە چی من ناوی زانکۆ نابم نیان بۆ هەتا
من بە توێژینەوەی توێ شتێک هەیە توێژینەوە شتیوای پێڵێ نازان بەڕاستی من ڕووم لەویش نا دایرەیەک هەیە توێژینەوە کاوانە شتە وەکو شتی استراتیژی ئەو ینی اختراحەکەی وا بوو کە ئێمە پارەی بۆ دابینکەین دوو تەلەبەی ماستەر ئیشی لەسەر بکاو جا خۆگەڕاوی خۆم مۆندیسمەیەوە گەر پارەم پێ بێ مۆنسی چیمیاویم هەیە بایۆلۆجیم هەیە فیزیاویم هەیە خۆ ئەوانش بنێرە مەگەر پارە هەبێ منیش دەتوانم ماستەرێکیان پێ بخوێن و عیلاجەکەی بێنەوە بەڵام ئێمە بەڕاستی زانکۆکان هەوڵەیەن بەڵام ئەوانش بەنسبەت من زەردی ئاوا قسە بکەم بەس ڕوونە هاوکاریی توان نەبوو باشە کەواتە دەتوانانی بڵێن لە پاڵ گرفتی کەم ئاوی گرفتە هەرە سەرەکێکە ئەوەی ئەم ئاوی باشمانەیە ئاوی پاکمان هەیە بەڵام ڕێژەکەی وەکو خۆی سوودی لێوە نەگیراوە ئیسا بۆنەوە پێی ئەحسایەکە لای منە لە ساعت چلی عنی ئاوی ئەم کوردستانی خۆمان بە فیڕۆ دەڕوات قوربان سلێمانی من لە دوو ماستەرپلانە شەریکەی سیتیکی نەمساوی لە 2002-2003 بۆ شەریکەی SGI ئیتالی لە 2010 بۆ 12 ماستەرپلانی ئاوا ڕووشاری سلێمانی لە هەردووکی هەڵێ 35 بۆ 50 لە سەدا ئاو بە فیڕۆڕە خۆی بینێتەوە لە سیارەشتن مخالەفە بەستنی ئاو و بەردانەوەی ئاو بە بێسەبەب ینی بە بێهۆ کە مەسەلەن ئێمە ئەڵێن کاکە بەردەرگا و کەیر و ڕاستە ئێستا ڕخۆڵەبارەی من ناڵێم مەیشۆ بەس ئەتوانی بە دەبێ بیشووی ئەشتوانی بە تەنکەرێ بیشووی شێوازێ بەکاریان ئەتوانی لە پێشەوە گستێکی خەفیفی لێبەی دوای ئاوی پیاکەی ئەشتوانی بەلوعەکە و کردەوە هەتا ئاو هەبێ تۆ شەپلی شۆپێن بە ئاو بکەی دوایش ئاون نابێ بەس کاک سەربەزیانی بۆ چارەسەرکردنی هەموو ئەم کێشانەی کە لە چوارچێوەی ئاوا کۆبووتەوە ینی خۆ دەبێت یاسا هەبێ بۆ منە هاوڵاتیەک چی مەجبورە لە ماڵی خۆیەوە ینی پابند بێ بەمە ڕەنگە ئینتیمای نیشتیمانەکەی بۆ منە هۆشارەکەی ئەوەندە نەبێت کە دەزم ئاوە بگرێکەوەکو سەرمایەکی نیشتیمانی دەبێ هەر تاکێک مەسئولیەتە لە بەرامە پاراستنیدا یعنی ئەم پێوەریش نەیتوانی ینی ئەم کێشەیە چارەسەر پێوەر توانی من با بەڕاستی ببوورەگەر بۆ ڕاستکەمەوە باشە ساڵی 2016 کە لە سلێمانیە پێوەر حملەیەکی باش بەسرا بەڕاستی ئەو ساڵە لە 3 ڕۆژەوە ئەومان کرد بە 2 ڕۆژ و مەسئولیشم لەو قسەیە بەڵام دوای ئەوەی کە ناڕەزایی دروست بوو باشە لەگەڵ ڕێزمان لە ئاستە جیاجیەکانی تەشریعەکانە بە تایبەتی کە حملەیان نەکرد بۆ لێکردنەوەی پێوەر تەواو خەڵک پشتی پێ نابەستێ لی کردەوە ئێمالی کرد فێری هەنگێ خۆت جەناب دەزانی لە سۆشیال میدیا بینی دەستکاری چیەکەن بۆی کەم بخوێنێتەوە و دەستکاری چیەکەن و ئەم جۆرەشتانە پێوەر یەکێکە لە ئەسالی بە باشەکان کە ئەتوانی کۆنتترۆلی پێ بکەی سا هەموو ماڵێک لە سلێمانی پێوەری بە بەسراوە تقریبن هەمووی نییە بەڵام ئەتوان بڵم لە 1970 سلێمانی پێوەری بەستووە پێوەرەکە بێکەم و کورتیە خەلەلی دروست نەکردووە هەموو شتێکەکەم و کورتی بەڵام بە دوواداچوونمان بۆ کردووە با من لێرەوە لە شوێنی کەشەوتومە لە محەتەکانی باشە یەک کەسم بۆ بدۆزەرەوە 1 ملیۆن دینار ئاوی بە بێسەبەب یابێ حسابیەوە مەکە کە ئێستا لە مانگی دوی پارەوە قەرار دەرچووە هەر ماڵێک پێوەری نەبەست بێت 800,000 وەرەگرێت ئەوە ناڵێم ئەوە قانونیە نەیبەستی ساڵێک ڕوو مانگە 14,000 بێبی ئەوە نا بەڵام خوێندنەوەیکی پێوەرم بۆ بێنە یەک کەس لە خوێندنەوەی پێوەرە ملیۆنێکی یابێ باشە با بێت بزانم ئێمە هەموویمان عیلاج کردووە و بۆمان گەڕانونەتەوە چاکمە هەموو دیراتیاو نەگەێمە هەموو بەڕێبەتی گشتی ئاوەڕۆی هەیە باشە بەس بەشێک لەو کۆمنتانی کاک سەربەستکە بووم ناتۆ باز لەوە دەکەن ینی هەندێک شوێن بە تایبەتی کە ئاویان لە چاو شوێنەکانی دیکانی زیاتر بۆ بەردەدرێتەوە ینی جیاوازێکی زۆر لە دابشکردنی ئاو لە هەندێک گەڕک و ناوچەی سلێمانیدا هەیە هۆکارێک هەیە بۆ ئەمە شتیوە هەر نییە بۆ بە تایبەتی ناوی گەڕکی مامەیارایان بردو ئەگەر ناونیشانەکە دقیق بێ کە ئەوان لە ناوچێکی دیکە لەو منتیقی خۆی تەبعاً ئاویان زیاتر بۆ بەردەدرێتەوە ڕۆژانە شتیوان نییە مامەیارە لەسەر بیرەکەی مامەیارە ئاوەرەگرن باشە و هەروەکو خەڵک 3 ڕۆژدارێکیان بۆ بەرێتەوە بەڵام جەناب دەزای من ئاماژەم پێە تەبیعەتی گەڕک بۆ گەڕک فەرقیە مەسەلەن هەر لە خوار مامەیارەوە پشتی دایرەی ئاو گەڕکی ڕۆژهەڵات ئەگەر ببینی ماڵ هەیە لەگەڵ ماڵی سەرەوە 100 متر تقریبا 80 متر فەرقی بەرزیان هەیە لەبەرەوە لەوانەیە بۆ ئەو گەڕەکە زیاتر بە تایبەتی ئەگەر ئاوەکەی لە خوارەوە بۆی بچێ بۆ سەرەوە چکان سیمەکان وایە کە لە خوارەوەی چێ بۆ سەرەوە
مەجبوری لە جیاتی سەعات و نیوێ 2 سەعاتی بیتێ بۆی ئەو بگاتە بەرزەکان لەم کاتان نزمەکان وازان خاتریان گیراوە بەڵام خۆی ئەگەر وشیار بن ئەبێ بیگرنەوە چکەوان تێر بوون ئاوی پێویستیان وەرگرت ئەگەر وشیاربی ئەم بەشەی خۆمان ئەبێ بگرینەوە بۆی ئاو بچێ بۆ دراوسێ بەرزەکان ئەمەیە فەرقەکە کە ئێمە بەعکسەوە خزمەتی هاوڵاتیەکەین بۆی بەرز و نزم بە پێی توانە ئاوی بۆ بچێ ئەمە توانێتی ڕێژەی جیاوازەکەم کاتەوە تا حدێک باشە و من پێت دەڵێم لێرەوە وشیاری خەڵکی شاری سلێمانی لە چاو ساڵانە فەرقێکی زۆر باشی کردووە بەڵام ئێمە ئاواتمان وایە تموحمان هەیە زیاتر بێ ئەوە نەبزانین کە ئێمە هەموو جارێگەڵین وڵاتی سوید هەموو گیانی ئاوە هەموو نابێ بیر لێ بۆ نەوەکانی داهاتوی دانێ ئەگەر داشینێ کرێکی زۆری لێسەنێ بۆی لینێ ئەوە نەزەریبە دەخاتە سەر بۆی احتیمالکەیتە بەسەر ئاوی بەلوعەکە بەڵام خۆ لە وشکە ساڵەکەی ڕابردوو ینی حکومت بۆ خۆی ینی لە هەندێک ناوچە ینی پێشنیاری ئەوەی دەکرد کە دەبێت بیر لێ بدرێت ئەخر بیری یاسایی ئەوە بیر فەرقیە تۆ یاسایەکەم بەس یاسایەکە بیری ئیرتیوازیە لە سەطحی نییە یەکەم دوورە لە پیسبوون دووهەم کەمیەتی بە دیراسەیە ئەزانێ کەمیەتێکی ئاوی بای چەنی تایە اینجا حکومت دەڵێ بیر لێ خۆ حکومت لە خۆ بیر لە هەموو شوێنێ مەرجە هەموو بیرانی کە لێ درراوە بە یاسایی بوو بێ ئەوەی حکومت لێ بێ یاساییە ئەوەی کە هاوڵاتی لێ نەخێر لە 180 یاسایی نییە لە 150 پیسە ئەمە ڕۆی بەرەو پیسبوونەوە ئەوەی پیسیش نەبووە چونکە ئەمانە پیاڵەنەوە شەڵەوەڵ ئاباری سەطحی شەڵەوەڵ تا حدودی وەلو من مانسی مەدەنیم جیۆلۆجی نیم بەڵام تا حدودی 7 مەترێک پێڵێن شەڵەوەڵ ناگەیتە طبقاتی ژێرەوە کە ئاوی پاکتر و زۆرتری تایە کەمێتێکی ئاو هەیە لە بینی طبقەیەکی ڕق و ڕووی زەوی خۆمان ئەوە ئەو کەمێتە ئاوە هەم لە ناحی کوالیتیەوە هەم لە ناحی کوانتیتیەوە باش. ئێستا حاڵی حاضر لە بەڕێبەراتی ئەو لە سلێمانی هیچ مۆڵەتێک دەدرێت بۆ لێدانی بیر ئاوی ژێرزەوی مەخەوەلە دەسەڵات لای ئەو لای ئێمە نییە دەدرێت لەوێ ئەو بەپێی بۆ چووی خۆی بەس بە سەرپەرشتی خۆیانە ئەینێرێ بۆ دایرەی ئەو بۆ نمونە مەکتەبێک مزگەوتێک ئەوەی ناو شار بێ باشە ئەینێرێ بۆ ئێمە پێڵین مەسەلەن ئەم مزگەوتە بڕی نیو ئینجوسێ ڕبعمان ناوەتێ بەڵام لەبەر زۆری نوێ بڵین خەڵکەکە لەوە زیاتر ناتوانین ئێمەش ئاو بین بەڕاستی یان بەعزێ مەسەلەن خەسخانە مەکتەب باخیان هەیە بۆ باخەکە ئێمە ئەڵێن لاریمان نییە لەوەی مەبەستم هاوڵاتی ئاسایی بوو ئاسایی ناینە بەی شێوەیە ئەوانەی کە گرفتی گەورەی ئاویان هەیە بۆ نمونە لە لادێکان ئێمە ئەوەی ساڵحی ئەو سوال لە ئێمە ناکە لەو کاتە کە تۆڕی ئاوی نەبێ پرسیار لە ئێمە ناکە تا ئێمە ڕێی بینێ و پێویستیش ناکە چکەمە ڕێگەڵین تۆڕی ئاوی نێوتەوە بۆ نمونە ئەگەر ناوچەیەک بۆ نمونە گوندێک چوزانم نایەنێ گوندەکان ئەوە فەرمانی پاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هەبوو کە لە ڕێی بەڕێز قایم قامەکان و بەڕێوەبەری ناحیەکان و ئاوی ژێرزەوی و بەڕێوەبەرایەتی ئاوەکان ئەوە لەلایەن ئەوانە گوندەکان بە تایبەتی و حتا ناحیەکان و حتا هەنێ لە باخەکان کە مەسەلەن دەواجنە هەیە تۆ حەوزی ماسی و هەیە ئەمانە نەشاتن خۆ نابێتی زانستی لە بەڕێبەراتی ئاو لە ئاوی ژێرزەوی سلێمانی سەرپەرشتیەڵ کەندیان بیرانە دەکات بۆ ئەوەی کە ئەم بیرە لە شوێنێکدا لێ بدرێت کە دەماری ئاو بێت بۆ ئەوەی ئاوی زەوی ینی ژێرزەوی لەمە زیاتر ڕۆنەچێت ئەوەی من ئاگام لێ بۆ لە اختصاصی ئاوی ژێرزەوی بەڵێ ئەوان تیمیان هەیە بۆ جیهازیشیان هەیە بۆ زۆر شوێن بە جیهاز و تیمەکەی خۆیان بڕیارێن کە گونجاوترین شوێن بۆ بیر کوێ جا قسەیەکە بوو بۆی کە دەوتێت کەمبوونێ ئاوی ژێرزەوی بە پلەیەک پەیوەندی بە لێدانی بیری نایاساییەوە هەیە بەتابەتی ئەو شوێنانی کە دەماری ئاو نییە و هاوڵاتێک دەچێت بیرەکە لەو شوێنەدا لێ دەدات تا چەند هاوڕای لەگەڵم بۆ چونە خۆی ئەگەر دەماری ئاو نەبێ پاشفەتەیەکی کە موشکەکە ئەو زەرێکی زۆرەکە قوڵتریەکە وازانێ بۆ چاکە بێ ئەمە یەکێکە بەس طبقی سلێمانی بەعام ئاودار نییە سلێمانی وەکو هەولێر نییە وە لە هەولێر بەهۆی زۆری بیرەوە ێستا ئەویش جاران لە 50 متر ساڵن تا 400 متر بیر لێ ئەی اینجاگاتە ئەو بەڵام بۆ سەر ئاوی سەرزەوی ئەمە کەشەی پێچڵامی سەمەتقی بازیان باشە حوزێکی ئاوە لەکووا بیر لێ ئەی بە تەسەورەکەم کەمترین قوڵی لەوانێ بە 50 متر بە 40 متر جاری وایە بە 20 متر شوێنی ئاو لەبەروی تێرە حوزێکە پێڵەن حوزی بازیان ینی ژێرزەوی حوزی بازیان تێرە بە ئاو مثلەن ناجحە بەڵام سلێمانی تێر نییە بە ئاو بەعکسەوە وە خاستن تەبیقەی ئەو
کۆمیتان و تانجەرۆکەیە کە هەردووچیان لە ناحەی ئەوەی من بزانم هەژارن لە بوونی ئاوتیانە. باشە ئەگەر ئەم بیرانە وەکوی کە بەڕێزت ئاماژەی پێ دەکەی لە شوێن و جێگی خۆیان لێ بدرێت و ئاوی خۆی بێت ڕۆڵی دەبێت بۆ زیادکردنی ئاوی ژێرزەوی لەو مانتیقەیە؟ ئاوی ژێرزەوی وەلو من دیسانەوە نابێ بە قسەوانە بەس من ئاگام لێ ئەوانە هەنێ بۆ ڕۆڵ لێن یا بیری بۆ تێست لێن خۆیان بۆی بزانن شوێنێک تاوانزائیدن زانیاری و زانستیەکەی خۆیان و جیازەکانیان مەسەلەن لە مەتقی تەکسی دوو بیر لێن بۆ نمونە لە دوو شوێنی جیاوازکە بۆ چوونیان وایە ئاوی باش بێ کە ئەو دوو بیرە نەجاحەتیەنە تەوسەیەکەن دوای ئەوە تەوان خەریتە دروزە بێ لە ئاخەتی شێوەی با بڵین مەساری ئاوەکە لە ژێرزەوە حوزی ئاوەکە ئەو کاتە ئەوان ئەفزەلێ دێن بە شوێنی هەڵکەنی بیرەکە. وەک دوایین پرسیار هاوڵاتانی سلێمانی دڵنیا بن لەوەی کە ئەگەر لەم ڕێژەی ئێستا کە باران باریوە باران نەبارێت هیچ گرفتێک بۆ ئاوی دانیشتوانی شارەکە دروست نابێت لە هاویندا؟ ئەگەر بودجە بهێڵێ چونکە بەڕاستی پێ بڵێم ئێمە لێرەوە ئەعلانی یەکەم ئەمە 16 سایق تەنکەرمان ئیزنناوە 5 سایق پیکاپمان ئیزنناوە بە حدودی 1500 ماڵ ئێستاوانی کە بە تەنکەر ئاویان بۆ ئەچوو ئاویان بۆ ناچێت. ئەمە خاڵی یەکە. خاڵی دوو ئێمە بەڕاستی بودجەی بەردەستمان نیە بۆ نمونە کە ئەزمەیەکی نەبوونی مادەی پشت پاکشکەرەوە وەکو کلۆر ئەوە خۆی لە خۆیان داوائری ئاو ئەبێ بودجەی نەناکاوی لە بەردەستا بێ بە دائیمی بۆی دەستی کراوە بێ چونکە لەبەروی پلان نییە بەڕاستی لەبەر ئەوەی بودجەکان کەم کراوەتەوە پێشینە مەسەنێمە لە 100 میلیۆن کراوە بە 80 میلیۆن وە لە عینی کاتە بەنزین و سوتەمەنی لە دوو قات زیایی کردووە یعنی شتەکە زۆر نامعقولە تۆ لێرە شتەکە بەرز بۆ تۆ لێرە بودجەکەی منە دابەزانەوە اینجا بۆ هەموو پارەیەک ئەبێ من تەلەفۆن کەم بۆ بەڕێز بەڕێوەبەری گشتی بانکی هەرێمی سلێمانی و بەڕێوەبەری بانقی فڵانی و کە ئەم پێشینەیە هەیە هینی کەرتی فڵانە هی کلۆرە هیچ ساکسازیە هی ئامێرەکانە هی هەموو چالاکیەکانی ئاو اینجا ئەگەر هەبێ و ئەگەر نەبێ بەڵام موچەیە بەخوا پارە نییە ینی بەڕاستی بەو شێوەیە من خۆم ئەگەر وا بڕوە ڕەشبینم ئەم ڕۆتینە لە چاو ڕابردوو کەمی نەکردووە هیچ زیای کردووە زۆر زیای کردووە. تەسەور دەکەی بە چوونە بەڕاستی من لێرەوە من پێم خۆشە هەموو شارێکی کوردستان پاری بۆ دابین کرێ ئەزەنجمەنی وەزای 7 میلیۆنی بۆ هەولێر دابینەکە ئێمە 100 میلیۆنمانەیە بەڕاستی من لێرەوە پێم خۆشە سلێمانی ئەبێ ئاوڕێکێت جدی لێ بێرێتەوە لە چکە لە ئاوە بە جۆری هەموو قیاساتەکان دوو شوێن زۆر بێ ئاوە لە کوردستانە سلێمانی سۆران ئەم دوو شوێنە ئەبێ زیاتر ئاوری لێ بێرێتەوە تاکو و خەڵک تووشی گرفتی ئاوی کەم خواردنەوە ینی کەمی ئاوی خواردنەوە. بەڵام کاکسەر بەس بە ئینسافی شێوە قسە بکەین لە ساڵی ڕابردوو کۆمەڵی چاکسازی باش لە تۆڕەکانی ئەو لە پارێزگای سلێمانی کراوە چاکسازی لە تۆ ڕاکراوە بەس تۆڕ نەکراوە. من ئەگەر پێ بڵم کاگەر سەلان ئێستا ڕاکێشانی ئاوی سلێمانی 111 میلیارد دینار دەرخستەی ئامادەی هەیە بۆ گەڕەکانی تۆڕی ئاویان نییە. 50 میلیۆن دۆلارمانەیە بۆ چاکردنی هێڵە گوێزەرەوەکانی ئاو 50 میلیۆن دۆلارمانەیە بۆ هەڵسانەوەی هەردوو پرۆژەی ئاوی دوکانی 1 و 2 هیچی نەکراوە. ئەم گەڕەکانامی گەڕێکیشی یانی تەجاوز نین ئەم گەڕەکانە هیچی تەجاوز نییە هیچی تەجاوز نییە وەگەر تەجاوزیش بێ ئەمە مافی خۆی بەزێمە ئاوی ناینێ چکە یەکێک لە تەڵەباتەکە ئەمرەکانی داواکاری گشتی نابێ ئەوەی بە شوێنی تەجاوز بەڵام خۆی ببییت بە قانونی دەولی ئەبێ بیت. زۆر سپاس بۆ سەربەس ئەسمان بەڕێبەری ئاوی سلێمانی سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دووبارە بەخێر بێت. بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە بە هیوای تەندروستێکی باش و پابند بوون بە ڕێنمایە تەندروستەکان شاد و بەختەوەر بن.